بابەتی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر ناوڕۆکی ئەم کتێبە کورد لە سەردەمی پێغەمبەردا سەلامی خۆی لەسەر بێت. ئامادەکردنی کتێبەکە زۆر بەڕێز مامۆستا محەممەد مەلا مەحموودی تاوەگۆزیە. ئێستا لە لامان ئامادەیە مامۆستا سڵاو لێبێ زۆر بەخێراتی. لە جەناب و لە تاوای ئەم ستافە بەڕێز و زۆر بەخێر بێ. پیرۆزبای کتێبەکە و لێکەین دەستخۆشی لێکەین. کورد لە سەردەمی پێغەمبەردا. بێگومان کورد نەتەوەیەکی دێرینە هەر هەبوون لەو سەردەمە، بەڵام مەبەستەکەی تو ئەوەیە لە دەوروبەری پێغەمبەردا. کورد لەو سەردەمەدا لەکوێی ئاینەکەدا بووە، ینی ئایا کورد هەر لە سەرەتاکانی دەرکەوتنی ئیسلامەوە لەگەڵ ئاینەکەدا بوون، لە دەوروبەری پێغەمبەر هەبوون؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان دووبارە سپاس بۆ بەڕێستان و بۆ ئەم ستافە بەڕێزە. دیارە کورد وەکو جەنابەت ئاماژەت پێداوە معلومە لای هەمومان کە نەتەوەیەکی دێرینی سەر ڕووی زەویە. ئەوەیشی کە من باسم کردووە لە چوارچێوەی ئەو کتێبەیە زەمنێکی دیاریکراوە لە سەردەمی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێ، چ لە ژیانی واقعی خۆیدا وەچ لەو دەقانەی کە ئاماژەی کوردی تیا بەرجەستەیە لە دەقەکانی قورئانی پیرۆزە کە پەیوەستە بە ڕۆژگار و ژیانی پێغەمبەری خواوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ. بێگومان کورد بوونی هەبووە لەگەڵ هەموو ڕووداوەکانی سەر ڕووی زەویە حزوری هەبووە و بەهاتنی ئاینی ئیسلامیش ئیتر کورد ئەو ڕۆڵە بروزەی دەرکەوتووە کە پێویستوە هەبێ و بناسرێت. بەشێکی زۆر لە توێژەران پیان وایە مێژووی کورد بەو ڕوونی و بەو دیارەی کە هەیە و بەردەستە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە ڕوونی و دیاریکراویش ئێمە هاوڵێکی بەڕێزمان هەیە بە ناوی جابانی کوردیەوە هەر بەو شێوە ناسراوە بۆ جابانی کوردی لە قەبەکەی بۆ واتە هەر لە مەدینە و هەر لە مەکە و لە تەواوی ئەو شوێنانەی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێگەیشتووە جابانی کوردی ناسراوە بووە کە لە قەبی کوردی وەرگرتووە. باشە، ئێمە لە مێژوودا دەخوێنینەوە وەکو تۆوتە یەکێک لە هاوڵە نزیکەکانەوەی کە ناوی دێ جابانی کوردیە، بەدەر لەو هیچ کەسی کەمانەی مێژوو ساغی کردوێتەوە. ئەوەی وەکو ناو دیاریکراوە بێ نییە، بەڵام هەندێک لە توێژەران باس لەوەکەن کە ئەکرێ سەحابەی تر هەبوو بێ. لە مفەسیرەکانە ئالوسیمان هەیە دەڵێت وەثەبەتە لبعضهم الصحبة، عادەتەن بەعض زیاد لە دانیەک ئەگرێتەوە، ئەڵێ هەندێک لە کوردەکان پلەیان گەیشتوتە سوحبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، واتە پێغەمبەریان بینیوە، هەرچەندە ناوەکان ڕوون نین بەڵامەکو ئەکرێ هەبوو بێت، بەڵام ئەمە دیارترینیان بووە. باشە، وەکو نەتەوە مامەڵەی لەگەڵ کردوونیان هەر وەکو ئینسانێکە لە دەوروبەرێتی خۆی هەمووان نەزانین مێژووی دروستبوونی نەتەوە بەو معنایی کە ئێستا هەیە لە دوای شۆڕشی فەڕەنسیوە زیاتر دروست بوو. بەم نزیکانە بەڵێ، بەڵام وەکو پێم گوتی هەر مەیمونی کوردی کە کوڕی جابانی کوردی، جابانی کوردیش هەر بە کوردی ناسراو بووە، بە کوردی ناسراو. تەنانەت ئێمە ئاەتێکمان هەیە ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون. سەحابەیەکی بەڕێزی وەکو ئەبوو هورێرە ڕاستەوخۆ ئەفەرمێ ئولی بەس واتە گەلێکی خاوەن هێز و بازوو مەبەستی پێی کوردەکانە، یعنی ناوی کورد، پیاوی کورد، نەتەوەی کورد بە شێوەیەکی زۆر ئاشکرا ناوی هێنراوە ناسراو بووە لەو سەردەما. باشە، مامۆستا لەم کتێبەدا تۆ گەشتی بەچی وەکو کورد و ئیسلام لەو سەردەمانەدا بۆ تواتر پرسیاری فتوحاتی شەکن؟ بەڵێ، لە ڕاستیە بوونی کورد وەکو گوتم لە هەموو کون و قژبن و لە هەموو گۆشەیەکی سەر زەویا بوونی هەبووە، بەڵام کێشەکەی لەوەدا بووە کە دەوڵەتی نەبووە، کیانی سربەخۆی نەبووە، هەموو مێژووی بنووسرێتەوە تۆمار بکرێ. لەبەرەوە زۆر جار من گەیشتوم بەوە یەکێک لە زۆر گەورەکانی کورد ئەوەیە کە کیانێکی سربەخۆی نییە، بۆیە زمانی وەکو پێویست نییە، ناساندنی وەکو پێویست نییە. من زۆرجا ئەگەڕام بەسەر ئەو وشانەدا، بەسەر ئەو کەسایەتیانەدا کە بوونی کوردن بەڵامەکو بە فارس ناسێنراوم. هۆکارەکەی بۆچی ئەگەرێتەوە کورد دەوڵەتی نەبووە، لەژێر ئیمپراتۆرەتی فارسا بووە، معلوم بۆ ئیمپراتۆرێکی و زلهێزێکی وەکو فارس ئەو نەتەوانەیە کە لەژێر دەستی ئەوا بوون هەمووی بەو ناوە ناسێنراوە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. من گەیشتم بەو نەتیجەی کە ئیلا ئەبێ دەوڵەت هەبێ بۆ ئەوەی خۆت و فەرهەنگ و کەلتورت بە پارێزرایی بمێنێتەوە. باشە، مامۆستا کەواتە بێدەوڵەتی هەر لەو سەردەمەوە زیانی لە کورداوە؟ حتمەن ئەوە دیارە کە دەوڵەتی مادمان هەیە
ئەوە کیانێکی سربەخۆ بووە ئەوینین ڕۆژمێری کوردیمان هەیە زمانی کوردیمان هەیە بەڵام ئیدی وردە وردە لە دوای ڕوخانی ئەوشۆ پەرش و بڵاو بووەتەوە بەڵام مامۆسا جلوبەرگی کوردی بۆ نمونە کە دەڵێن جابانی کوردی بە جلوبەرگی خۆیەوە بۆ ئەوەی کە مێژوو ساغی کردوەوە یان چۆنەکەر باسمان بۆ بکەیت ئەوەی تایبەت بە جابانی کوردیوە ڕاستی معلوماتێکی بەردەست نییە بەڵام بەڵگەی دیکەمان هەیە کە پێغمەری خوا صلی الله علیه وسلم جلوبەرگی کوردی پۆشیوە و ئەخەذ کوردیان لئەبی جەهمین پێغمەری خوا صلی الله علیه وسلم بەڵێ ئەوە حەدیثێکی صحیح ئیمام ئەبو داود چۆن بۆ جلوبەرگەکە جلوبەرگەکە هەرچەند ئاماژەی پێ نەدراوە چونکە وەکوتم کورد نەتەوەیەکی معروف نەبووە تا هاتنی ئیسلام لە سەرەتای هاتنی ئیسلامیشەوە بای ئەوە فریان نەکەوتوین کە کورد وەکو نەتەوەیەک بەو جۆرە بناسیێنین کە هەموو تەفاسیل و وردەکاری و کللتور و جلوبەرگ و زمانی بناسرێت بەڵام وەکو جزئیاتەکەیشی هەر هەیە لە ڕیوایەتێکدا ئەفەرمێت وأخذ كرديان لێ بجەین من بە تەسەوری خۆم وایە بینم کە شاڵ بێت چونکە ئەفەرمون جۆرەجلەکە زبر بووە تەنانەت ئەسحاب ڕەزای خوا لێبێ پیان خۆش نەبوو پێغەمبەری خوا لەبەری بکە تەنها لەبەرەوەی زبر بوو نەوەکو جەستەی پێغەمبەری خوا ئازار بدا مێژوو ناگەڕێتەوە باسیەوە ناکە کە ئەمە بە دیاری بۆی چووە یان چۆن پێی گەیشتووە بەڵێ بەڕاستشکاوی شتەکان خۆزانن دەقەکان زۆر بە جزئی و مجمەلی هاتووە بەڵام وردەکارەکەیشی بەو جۆرە هاتووە و ئەخەذ کوردیان لە ئەبی جەهل پێغەمبەری خوا جلوبەرگێکی کوردی لە ئەبوو جەهم وەرگرت ئەبوو جەهم ناوەیەکێکە لە سەحابە بەڕێزەکانی عەرەب ئیتر ئایا بە دیاری بۆ ڕۆشتووە یان خۆی تەنانەت ڕیوایەکی ترمان هەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا لە بازاڕا ڕۆژێک شەرواڵی کڕی شەرواڵێکی کڕی و فەرمووی بە ئەو یاوەری لەگەڵا بوو زین و ئەرجح یعنی دیارە دراوی ئەو سەردەمەوەکو ئێستا نەبووە سکەی لێ دراوە بێت زێڕوزی بووە فەرموویەتی پارەکەی بدەرێ پارەکەی بۆ بکێشە بە زیادیشەوە بۆی بکێشە جا شەروال مەبەست لە شەرواڵی کوردیە یان هەر جا ئەوەش من لەوا بەوردی باسم کردەوە ڕەگەزی شەروال ئەگەڕێتەوە بۆ کورد هەرچەندە ئەویش بەڵێن شەروال لە سەروالی فارسیوە هاتووە بەڵام کۆمەڵێک مەدولاتمان هەیە ئەی سەلمێنێک کە تایبەتە بە کوردەوە مامۆستا ئەم زانیاریانە تازان دواتر دڵنیام ڕەنگە قسەی زۆریش هەڵبگرێ خەڵک پرسیاری زۆری هەبێ لەبارەیەوە ئەو هاوڵەی پێغەمەر سەلامی خۆی لەسەر بێت کە قاتەکەی یاوەتێ بە دیاری یاوێتێ بۆی بردووار چۆنێکە و تۆ بڕوانینی خۆ دەڵی پێ دەچێ قاتی شاڵ بوو بێ بەهۆی زبری خماشەکەیەوە ئەم چۆن دەستی کەوتووە لە کاتێکام عەرەب بووە جا وەکوتم جابانی کوردی لێ حزوری هەبووە و ئەنجاک لەو سەردەمە شاوەکو وتم هەندێک ئاماژە بەوە ئەدەن کە جگە لە جابان سەحابەی تر هەبووە بەڵام ڕەنگە بای ئەوە فریان نەکەوتوێ پێ ڕانەگەیشت بێ بناسرێتەوە ئەگینا مەکە و مەدینەوەکو معلومە لەو سەردەما سنتەری بازرگانی بووە ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆ لانی کەم هەر لە ڕووی بازرگانی شۆ ببێ ئیلا حتمما بەشی ئەوە هەبووە کە شتەکان بگات بەدەستی یەکتری و ئاڵوگۆڕی فەرهەنگ و جلوبەرگ ئەوانە بوونی هەبوو بێت لە مێژوودار ئەوەندە باسی کورتکراوە لەو سەردەمانەوەی کە تۆ پێی گەشتووی نانەخێر لانی کوردی زۆر زۆرە بۆ نمونە من هەلەوە شا بەشێکم تەرخان کردو بۆەوەی کە زمانی کوردی لە قورئانی پیرۆزا بوونی هەیە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت وشەی کوردی بەکارهێناوە هەموو ئەمانە بەڵام بۆ لە قورئانی پیرۆزا کۆمەڵی وشەی زۆرمان هەیە بۆ سیجیل ئەوە لە سنگ گڵەوە هاتووە هەرچەند دەوتم کێشەکە ئەوەیە زۆربەی ئەم وشانە بە ناوی فارسەوە تۆمار کراوە یان سەک فەسەکەت وەجهها حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئەوە کورد بووە کاتێک شتێک ڕوادا فەسەکەت وەجهها سەک لە شێوەزاری کوردیا بەمانە چەک کاتێک کەسێک کە شەپازلێکەدا لە دەموچایی خۆی کە حەزرەتی ئیبراهیم کورد بۆ وسەی چەک واتە شەپازە لە ڕومەدان ها ئافرەت عادەتی وایە ئەدا بە ڕومەتی خۆیە چی لە زمانی عەرەبیان نییە کاتێ ئەیگۆڕیت ئەبێ بە ساگ بە سەک چەکەکە ئەبێ بە سەک وشەی دیکەمان زۆرە تەنور وشەی دیکەمان زۆرە لە حەدیثا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و وشەی کخی بەکارهێناوە ها کە بە مناڵ ئەڵێن کخ ئەوە جارێکیان لەگەڵ یاوری بەڕێز حەزرەتی حەسەن ئاخوا لێ ڕازی بێت خوڕمایەکی بینی تەوان پێغەمبەری خوا و ئالو بەیتەکەی بۆیان دروست نەبووە کە زەکات بخۆن خوڕماکە کەوتبوو حەسەن خوای لێ ڕازی بێت ویستی بیخوات فەرمووی کخ واتە مەیخۆ ئەمە شەر وشەیەکی کوردیە وشەکانی دیکە زۆرن بەوردی ئاماژەمان پێداوە بەڵام وتم گرفتەکە لەوایە ئەم وشانە
چونکە کورد دەوڵەتی نەبووە زمانێکی ڕەسەن و ستاندار و عنی لە قاڵب دراوی نەبووە بە ناوی فارسەوە زۆر جاوشەکان تۆمار کراوە تۆمارکراوە بە ناوی فارسەوە بەڵ ئەوش دەردی بێ دەوڵەتی بەڵێ حتمە باشە مامۆسا بابەتەکان سەرنجڕاکێشن بەڕاستی تازە بوون بەداخەو کتێبەکەی تۆش تازە چاپ بووە من دەرفەتیەوەم نەبوو بیخوێنمەوە هەر هەندێک زانیاری گشتیم لەسەر وەرگر چونکە چەند ڕۆژێکە لە چاپگەڕاوەتەوە باسی ئەو بکەین زۆر زادەوترێت کورد بە زۆر مسلمان بووە بە زەبری شمشێر مسلمان بووە تۆ هیچ باسێکت لەو بابەتە کردووە لەم کتێبەیە بەڵێ ئەوش گوزەرێکی خێرامان بەسەریا کردووە ئەو ئاەتەی کە سەرەتا ئاماژەمان پێدا ستودعونە إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون لە سورەتی فەتحا کەوتم پێشەوە ئەبوو هورەیرە ئەفەرمێن بەست بەو گەلە کووردە جا ئاەتەکە باس لەوەکە عەرەب بانگ ئەکرێن بۆ شەڕکردن لە دژی گەلێک شەڕکردنەکە دوو نەتیجەی هەیە تقاتلونهم یان ئەوەیە بە شەڕ تەسلیمە بن ئەو یوسلیمون یان بە ئاشتی جا ئەبوو هورەیرە ئەفەرمێن مەبەست پێی کووردە کوردیش بە ئاشتی مسلمان بووە بەڵێ ئەکرێ لێرە و لەوێ هەندێک ڕووبدات تەعاان کورد کە دینێکی دیکەی هەبوو ئێسش دینێکی دیکە هاتووە ئەکرێ بەشی خۆی بەشێوەیەکی ڕێژە بەرەنگاری هەبوو بێ بەڵام بە شێوەیەکی ڕێژەی لە هەندێک ناوچەیە بەڵام بە شێوەیەکی گشتی یعنی ئەگەر بمانەوێت تانوپۆی بابەتەکە بکەین کورد بە ئاشتی مسلمان بووە چونکە لەژێر زەبر و زەنگی ئیمپراتۆرەتی فارس ساسانیا بووە کە بۆیە هەندێکیش ئەڵێن سەرگوزەشتەی گەیشتنی جابان بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەو بۆ کە کورد ڕزگار کا و پەیوەندی بکا بۆ و لە ڕێگەی دینی ئیسلام و پێغەمبەرەوە کورد لەژێر چەپۆکی ستەمکاری ڕزگاری ببێ جابان سەرکردە بووە یان کاری چی بووە و گەشتووە پێی و نزیک بۆتەوە جابان کۆمەڵێک قسەی لەسەر هەیە هەندێک ئەڵێن لە ڕێگەی بازرگانیەوە بووە هەندێک ئەڵێن نوێنەری کورد بووە گەیشتووە بێ بەداخەوە وەکو بەڵگەی سەلمێنەر و یەکلارەکەرەوە بەردەست نییە بەڵام هەموو ئەمانە قسەن لە ڕێی بازرگانیەوە یان لە ڕێی نوێنەرایەتی کوردەوە ڕۆیشت بێ یان خوێندنەوەی دیکە زۆرن بەڵام وەکوتم هیچیان پشتڕاست نەکراونەوە بە بەڵگە بەڵام گرنگ ئەوەی گەیشتووە بە ئەوێ و دواتر هاتووەتەوە جەنگا و جیهادی کردووە و لە سەلمان پاک لەوێ ڕوبەڕووی کیسرا بووەتەوە و هێزێکی 5,000 کەسیشی لەگەڵ خۆیان مسلمان کردووە باشە تەنها ئەوەی کە پێغەمبەر جلی کوردی پۆشیوە و قاتی شاڵی پۆشیوە و ئەوە یای لە بابەتی خواردن و ئەم بابەتانی کە پێیوەست بێ بە کللتوری دێرینی کوردەوە هیچ شتێکی لە مێژووە باسکرابێ ئوستاز ئەگەر هەژبوو بێ ڕاستی بەردەست نییە کێشەکەی ئەمە ئێستا کێشەی ئەو کتێبەی من لەوەیە زانیارەکان زۆر پەرش و بڵاون عنی ئەبێت کۆ بکرێنەوە زەحمەتێکی زۆری ئەگەر هەژ بێت یعنی بەڕاستی من دەستم پێی نەگەیشتووە بەڵام وەکۆزان کۆمەڵگە لەو سەردەما کۆمەڵگەیەکی دەڵەمە بۆ دینێکی تازە هاتووە شەڕ و ئالۆزی هەبووە جیهاد و بانگەوازکردن هەبووە ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان سەرقاڵی بۆ پێغەمبەر و بۆ یاوەرەکان دروست کردووە ڕەنگە بای ئەوە فریان نەکەوت بن تۆمار بکرێت هەموو وردەکاریەکان لەبەرەوە ئێستا چۆن لە ناو نەتەوەی خۆمانە ئیستیقرارێتێکی ئەوتۆ نیە زۆر بابەت هەیە ئاوڕی بۆ نادرێتەوە ئەکرێ ئەویش هەر لەو بابەتە بوو بێ مامۆستاگیان دەستخۆشی لەکەین ماندوو نەبی کارێکی وردە و زانیاری زۆری تێدا بە تایبەت هەندێک زانیاری کە ڕاستکردنەوەیان تۆزەیە زەحمەتە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر بە خێراتی سەرچاو سپاس بە جەنابی بە خێر سەرچاو مامۆستا